دوای هەڕەشەکانی حکوومەتی هەرێم بەغدا ڕێو شوێنی توندتر دەگرێتە بەر و ئەگەری زیادبوونی گرژیەکان هەیە. سەرەڕای پرۆسەی ئاشتی هێرشەکانی تورکیا بە ڕێژەی 143% بۆ سەر هەرێم زیادی کردووە و ڕێکخراوێکی ئەمریکیش زانیاری نوێ ئاشکرا دەکات. هەرێم پەیوەندیەکانی لەگەڵ بەغدا توندتر دەکات و تۆمەتێکی قورزارەستەی عێراق دەکات. دوای ئەوەی حکوومەتی هەرێم هەڕەشەی گرتنەبەری ڕێو شوێنی دادگا و ئاگادارکردنەوەی بەڵگەی نێودەوڵەتی لە بەغدا کرد، ئەمڕۆ وەزارەتی نەوتی عێراق پەیامێکی توندی دژی حکوومەتی هەرێم بڵاو کردەوە، داوای وەستانی قاچاقچێتی نەوت لە حکوومەتی هەرێم کرد. دەژڵێت حکوومەتی هەرێم بەبەر پرسیار دەزانێت جێی باسا حکوومەتی عێراق قاچاقچێتی نەوت جێبەجێ نەکردنی تەوتین و نەجێڕانەوەی داهاتی نانەوتی بە هۆکاری کێشەداراییەکانی لەگەڵ حکوومەتی هەرێم دەژێڕێتەوە. لە پەیامێکیشدا بەشێک لە نوێنەرانی ناوەڕاست و باشووری عێراق لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق داوایان کردووە ڕێو شوێنی توندتر بەرامبەر دەسەڵاتی هەولێر بگیرێتە بەر کە بەرپرسیارن لە دەست بەسەرداگرتنی سامانی گشتی کە تەنانەت بۆ خەزێنەی حکوومەتی هەرێمیش ناگەڕێتەوە. بەو پێش بێت دوای جەژن گرژیەکان درێژەیان دەبێت. بەپێی راپۆرتی تیمی کوردستانی عێراقی ڕێکخراوی CPT ئەمریکی، ئۆپراسیۆنە سەربازیەکانی سوپای تورکیا لە مانگی ڕابردوو بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بەپێی تیمە ئەمریکیەکە سەرباری بڕیاری هەڵۆشانەوەی پەکەکە چالاکیە سەربازیەکانی سوپای تورکیا بە شێوەیەکی بەرچاو زیادی کردووە. بە تەنها لە مانگی ئایاردا سوپای تورکیا 510 هێرش و بۆردومانی بۆ سەر هەرێمی کوردستان ئەنجام داوە و ژمارەی بۆردومانەکان لە مانگی ئایاردا بە ڕێژەی 143% بە بەراورد بە مانگی نیسان زیادی کردووە. هێرشەکانی تورکیا لەم مانگی ئایاردا بۆ سەر ناوچەی ئامێدی چڕ کراونەتەوە و سەرنجی سەربازی سوپای تورکیا بە تەنها لەسەر ئەو ناوچەوەیە بووە. بەردەوامی ئەو هێرشانە و زیادبوونیان ڕێکخراوی CPT دەژڵێت جێگەی نیگەرانی قوڵە لە کاتێکدا دەست پێشخەری ئاشتی لە گۆڕێدایە و پاکەکە ئاگربەستی تاگلایانەی ڕاگەیاندووە هێرشەکان زیاتر بوونە. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان لە بەیاننامەیەکدا وەڵامی وەزارەتی نەوتی عێراقی دایەوە و ڕایگەیاند عێراق نەوتی وڵاتی تر کە مەبەستیان ئێرانە بە ناوی نەوتی عێراق دەفرۆشێت نەوت بۆ ئێران ساغ دەکاتەوە بۆ ڕزگارکردنی ئێران لە سزا. هەر لە بەیاننامەکە حکوومەتی هەرێم تۆمەتی بە قاچاقبردننی نەوت و گەندەڵی لە باشووری عێراق ئاراستەی دەسەڵاتی بەغدا دەکات. با بڕوای چاودێران ئەو بەیاننامەی حکوومەتی هەرێم بەشێکە لە زیاتر گرشتکردنی دۆخەکە بۆ ئەوەی ئەمریکا و ئیسرائیل لە جشی حکوومەتی عێراقان بدەن و سزا بەسەر عێراقدا بسەپێنن، بەڵام ئەو جۆرە لێدوانانە مەترسی لەسەر حکوومەتی هەرێمیش دروست دەکات و دواتر ناچار دەبن سازش بۆ ئێران بکەن.